لە یەکەمین فستیڤاڵی ساڵانەی نێودەوڵەتی تایبەت بە زانستی کۆمپیوتەر و تەکنەلۆجیای زانیاری کە لەلایەن پەیمانگای تەکنیکی کوردستان باوبەشی پەیمانگای کۆمپیوتەری سلێمانی ساز درراوە 28 زانکۆ و پەیمانگا بە 87 پرۆژەی زانستی بەشداریان کردووە کە جگە لە خوێنکارانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم و عێراق وڵاتانی مالیزیا و یابان و ئوردن و لوبنانیش با پرۆژەی تایبەت بەشدارن لە فستیڤاڵەکەدا. ئەمانجی ئەمە لە سازدانی فستیڤاڵە خوێندکارەکانی ئەمە توانایەکی زۆریان هەیە و ئەگەر بتوانرێ ئەو توانانیان بەگەڕ بخرێ خوێندکارەکانمان هیچیان کەمتر نیە لە خوێندکارانی وڵاتی دەرەوە. ئەو پرۆژانەی کە دروستیان کردووە ئەگەر بتوانرێ بەگەڕ بخرێت دڵنیاتانەکەم سوودێکی باشی ئەبێ هەم بۆ خوێندکارەکە وەکو لاحی مادی و هەم بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لەم کاتە هەستیاری کوردستانە لە کە تێپەڕێ بەم قەیرانەداراییە ئەگەر ئێمە بتوانین ئەوانەی خۆمان بەگەڕ بخەین دەستی ناوخۆمان بەگەڕ بخەین ئەتوانین سەرکەوتنێکی باش بەدەستبێنین. هەروەها دە پرۆژەی یەکەم خەڵاتی زۆر باشەکرێنە لایەن کۆمپانیای قەیوان و چەند کۆمپانیایکەوە. خوێنکارانی کوردوبیانی بەشدار لە فستیڤاڵەکەدا بە تەنیا و بە شێوەی گروپ دایانانێکی زانستیان کردووە. سازدانی فستیڤاڵێکی لەو جۆرەش بە گرنگ دەزانن بۆ خستنە ڕووی تواناکانیان و ئاڵوگۆڕی زانیاری. ئەم پرۆژێ ئێمە دەربارەی ڕۆبۆتین کۆنتترۆل سیستەمێکە کە چەند توانەیەک لە خۆ ئەگرێت. ئەم توانانش ئەوەیە کە بتوانین لە ڕێگەی کۆمپیوتەرەوە یاخود لە ڕێگەی موبایلەوە وارەوەها لە ڕێگەی سەوتەوە بتوانرێت کۆنتترۆلی ئەم ڕۆبۆتە بکرێت. هەروەها کامێرەیەکی لەسرە کە توانای 1 سەعات و نیو بە بەردەوامی ڕیکۆرد هەیە و پەخشی ڕاستە و خۆ بگوازرێتەوە بۆ ئەو کەسەی کە مەبەستێتی. قادم من الأردن. من وەک خوێندکارێکی وڵاتی ئوردن بەشداریم کرد و پێم وایە ئەم جۆرە فستیڤاڵانە گرنگی خۆی هەیە لەبەرەوەی لەم ڕێگەیەوە دەتوانین هاوبەشی و هەماهەنگی زیاتری دوایین پێشکەوتنەکانی بواری تەکنەلۆژیای زانیاری بکەین. لەگەڵ ئەوەشدا دەتوانین سوود لە پرۆژەی خوێندکارە کوردەکان وەربگرین و زیاتر گەشەی پێ بدەین. لەسەر ئاستی نێودەوڵەتی کۆمەڵێک زانکۆ و پەیمانگای زۆر بەشداریان لەم فستیڤاڵەدا کردووە تاوەکو ئەمە پەیامێکی ئەوە بگەێنن کە خوێندکاران بیرۆکێکی داهێنانەی جوانیانەیە بیرۆکەی نوێیان پێە بتوانن لە داهاتوە خۆیان هەلی کار بۆ خۆیان دروستکەن ئەو بیرۆکانەی کە هەیەە بتوانن گەنگەشەی بکەن و لە بازارە پەری پێبن. پرۆفیسۆر فۆجیتا کە لە یابانەوە بانگێش کرا و وەک شارەزایەک هەڵسەنگاندن بۆ پرۆژەکان دەکات ئەنجامدانی ئەو فستیڤاڵە بە هۆکارێکی باش دەزانێت بۆ پێشخستنی توانای خوێندکاران. بوونی ئەم فستیڤاڵە گرنگی خۆی هەیە کە دەبێتە هۆی ئاڵوگۆڕی زانیاری لە بواری تەکنەلۆژیا و کۆمپیوتەردا. ئاشکرایە ڕۆژانە بواری تەکنەلۆژیا و زانیاری لە گەشە سندندایە. پێویستە هەماهەنگیەکان زیاتر بکرێت. هەرێمی کوردستان ئاسایشی تێدا بەرقەرارە و هاوکات سەرنجی ئەوەش دەدرێت کە گەنجەکانی هەرێمی کوردستان لە هەوڵدان بۆ بەدەستهێنانی دوایین پێشکەوتنەکانی بواری کۆمپیوتەر و تەکنەلۆژیا. لەبەرەوە پێویستە هەوڵی زیاتر بدرێت تاوەکو بواری تەکنەلۆژیا سوودی لێوەربژیرێت و لە نێو سێکتەرەکاندا بەکاربهێنرێ بە تایبەتی لە بواری خوێندندا. بەڕێوەبەری جێبەجەکاری گروپی کۆمپانیەکانی قەیوانیش ڕای دەگەێنێت پلانیان هەیە ساڵانە ئەو فستیڤاڵە ساز بدەن و فراوانتریشی بکەن. پرۆژانەی کە پرۆژەی ئەوەن کە بۆ جێبەجێکردن و تەنفیزکردنیان لەسەر ئەرزی واقعدا پێویستیان بە پاڵپشتی ئێمەیە بێگومان پاڵپشتی و خوێندکارانە دەبین کە پرۆژەکانیان لەسەر ئەرزی واقع قابلی جێبەجێکردن بن. بۆ ساڵی ئایندە و ساڵانی دواتر ئینشاءڵڵا زۆر کاری باشتر و جوانتر و داهێنانی باشتری تێدا دەبینین. یەکەمین فستیڤاڵی ساڵانەی تایبەت بە زانستی کۆمپیوتەر و تەکنەلۆجیای زانیاری دوو ڕۆژ دەخایەنێت. فستیڤاڵەکە لەلایەن ناوەندی فێرکاری فاخر شێخ تەیب قەیوانی ساز دراوە و دەستگای میدیای کورسا سپۆنسەری دەکات. لە کۆتاییشدا هەڵسەنگاندن بۆ ئاستی کارامەی و توانست و لایەنی زانستی دەکرێت و خوێندکاری یەکەم دەستنیشان دەکرێت کە لە پای داهێنانەکانیان خەڵات دەکرێن. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.